ڕۆماڵی کوردستان 24 لە حوتەم ساڵیادی دامەزراندنی هەر بەردەوا ماماژە بۆ بکەم کاوکارانم لە رادیۆ سوشیال میدیای کوردستان 24 شەوە ئێستا خەریکی ئامادەکاری دەکەن وەروا دەستیان بە وتوێژێکی تایبەت کردووە لەگەڵ سەرجەم کارمەندەکانی کوردستان 24 ئەوانەی کە لە پشت کامێران و نابینرێن لە شاشەی کوردستان 24 لەگەڵ یان قسە دەکەن سەبارەت بە ئەزموونی کارکردن ئەو پەیامە گرنگە میدیایی کە کوردستان 24 هەڵی گرتووە دوای 7 ساڵ تێپەڕین بەسەر ئەزموونی کارکردنیدا. من میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت دکتۆر مەغدید سەپان پسپۆڕی بواری میدیا لە هەولێرەوە لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم دەرفەتێکە بۆی کە بتوانم لە بواری میدیا بە هەتایبەتی لە هەرێمی کوردستان بۆ چوونی بەڕێزیان وەربگرم. دکتۆر مەغدید ئەم کاتت باش ئەمڕۆ 7 ساڵ تێدەبڕێت بەسەر دامەزراندنی کوردستان 24 وەکو میدیایەکە لە کوردستانەوە دەستی بەکارەکانی کردووە. ئێوە پێتان وایە ئەزموونی میدیای کوردستان 24 بەو دروشمەی کە لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها پرەنسیپە نیشتیمانیەکان هەڵی گرتووە لە جێگەی خۆیدا بووە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم گوڵە باخەوە ئەو دەرفەتەی پێمتاندا کە لە یادی 7 ساڵی دامەزراندنی کەنارەکەتان کەناری کوردستان 24 ڕای خۆم بڕم. کەنارەکەتان ئەوەی ڕاستی وێ کەنارێکی زۆر باشە باش کە دەڵێن باشە مەبەستمان لەوێ بینەر تێر دەکا. من بەخۆم جار وایە بە سەعات سەیری کەناڵ دەکەم کەنارەکەتان دەکەم بێ ئەوەی بیگۆڕم. ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو بەرنامانەی ئێوە پێشکەشی دەکەن ئەو بەرنامانەی ئێوە هەڵوەستەی لەسەرەکەن ئەو هەواڵ و زانیاریانەی لە بەرنامەی دەنگ و باس پێشکەشی دەکەن تێری جەماوەەر دەکاتن. ینی ئێوە و جەماوەەر وەک بڵێ تەواوکەری یەکترینە نەک هەر کەناڵەکەین گۆ هەرچەندە ئەوڕۆ یادی دامەزرانی 7 ساڵەیەتی بەڵام بە شێوەیەکی عام کەناڵەکانی تەلەڤیزیۆن بە بڕوای من قەت لە مێژووی کورد و کوردستان وەک ئەوڕۆ وەک ئێستا باش نەبووین. هەرچەندە تەمەنی کەناڵی بینرا و بەو شێوەیە باڕێک کەون نییە وەک ڕۆژنامە لەگەڵ ئەوەش لەو 30 ساڵی ڕابردوو توانرایە پێشکەوتنی بەرچاو بەخۆی بینە کە ئەوەش جێگەی دەستخۆشیە و جێگای شانازیە بەڕاستی. بەڵێ دکتۆر مەغدید باس لە ڕووماڵی پیشەیانە و مامەڵەی پیشەیانە لەگەڵ هەواڵ و ڕووداوەکان دەکرێت. میدیا چۆن دەتوانێت بە شێوەیەکی پیشەیانە کار لەگەڵ کۆمەڵێک ڕووداودا بکات کە دواتر بەرپرسیارەتیە کە بێتە سەرشانی کە بە چه شێوازێک لە چه ڕوانگەیەک کۆ مامەڵەی لەگەڵ ئەو ڕوودا و پێشهاتانەدا کرد بێت؟ خۆی میدیا ئێمە بە شێوێکی گشتی جەماوەری کورد خراپ لە میدیا گەیشتێ بە تایبەتی لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن زۆر لەو خراپەی لەو ڕەوشەی کوردستان هەیە دەیکەنە خەتای ئەستۆی کەناڵک بە تایبەتیش کەناڵەکانی تەلەڤیزیۆن بە بڕای من ئەوە زۆر زۆر غەڵەتە. کەناڵی تەلەڤیزیۆن پەیامنێری تەلەڤیزیۆن کەناڵی ئاسمانی کاریان وەک بڵێ حکومدان نییە پەروەردەکردنی خەڵک نییە ئەوان ڕووداوێک ڕوودەدا زۆر بە جوانی دەگوازنەوە پیشەیانە دەکاتە ئەوەی تەشهیری تێدانیا هەمەلایەنە باس لە ڕووداوەکە دەکات بیر ناکاتەوە کە ئایا ئەوەی لە ڕووداوەکە بەشدارن خەڵکی میلەتێکی کوردستانن یان سەر بە چه حیزبێکی ئەوەن زۆر بە جوانی کامێرەکانیان پێشکەوتووە کامێرەمانەکان زیرەکن کۆمنتەکانی دەدرێن جوانن ئەو کەسانەی هەڵی دەبژێرن بۆ چاوپێکەوتن و ڕاوەرگرتن خەڵکی بەتوانان ئەوە هەموو دەکاتە ئەوەی کە زۆر سەرکەوتوو بوون لە پێشکەشکردنی بەرنامەکانیان. باشە کەواتە پێتان وایە میدیای کوردی بەگشتی لە هەرێمی کوردستان توانێتی ئەو ڕۆڵە بگێڕێت میدیایەکی پیشەیانە بێت؟ بەڵێ بێگومان بە بڕوای من چکە من لە 2004 هەرچەندا قسەم زۆر جار دووبارە کردەوە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆن 2004 لە ئەوروپا گەڕامەوە کوردستان لەو کاتە دەچوومە هەر ماڵ و چایخانە و قاوەخانە و شوێنێک هەمویان لەسەر کەناڵی ئەلجەزیرە و کەناڵەکانی عەرەبی و بیانی دادەنا خەڵک بینەری کورد خەڵکی کورد سەیری ئەو کەناڵانەی دەکرد بەس ئێستا دەچێت هەر شوێنێک هەر ماڵێک هەر چایخانە و چێشخانە و ئوتێلێک هەمویان لەسەر کەناڵی کوردین ئەوەش پیشانی ئەوە دەکە کەناڵەکە فعلەن بەرەو پێش چووە بەرنامەی جوان پێشکەشەکە ئەوەی پێشکەشی دەکاتن تێری بینەر و خوێنەر و جێگری دەکاتن ینی پێشکەوتنێکی بەرچاو لەوە دیارە ئەوە هەموو کەس هەستی پێ دەکاتن. باشە گەر لەبارەی کوردستان 24 بە دیاریکراوی قسە بکەین پسپۆڕێکی بواری میدیا دکتۆر مەغدید پێتان وایە چ هەنگاوێکی دیکە ماوە کە کوردستان 24 هەڵی بگرێت و بیخاتە سەر ئەزموونەکانی ئەم 7 ساڵی کە لە ماوەی ڕابردوودا کاری لەسەر ئەم بوارانەدا کردووە؟
خۆی هەبوونی کەناڵ و هەبوونی کەناڵی جوان و شاشەی جوان لە ڕاستیدا پێویستی بە بودجەیەکی زۆر باشەیە ئەگەر یەک تۆز کەم و کورتی هەبی لە بڕوادامە لە بەڕێوەبەر و کارمەند و ستافی کەنارەکان نیە نەک ئینگۆی بە کەنارەکانی دیکەش لەوەیە کە بودجەی وەک پێویست بۆ تەرخان ناکرێت لەگەڵ ئەوەش بەو بودجە سنووردارێک کە هەیەە بە بڕوای من کاری زۆر باش دەکەن بەڕاستی شاشەکان جوانن ڕەنگەکە جوان ڕەنگەکان جوانن دەنجی باشە دیکۆر و باگراونەکان جوانن جگەلەوەی خەڵکەکان ئەو پەیام نێرانێک کە من دەیان بینم و لە ئەوەکان زۆر بەڕێزن ینی کە کەسێک بەرامبەریانە زۆر بەڕێز جێگیری باشن ئەوە دەکاتە جوانترکردنی بەڕێز دکتۆر مەغدی سەپان پسپۆڕی بواری میدیا زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووین.